هێواشتر ئێمە لەو تارانە 4 مانگی شەڵ ناکەین. 10 ملیۆن کەس لەو شارە دەژین، یعنی هەمویان لە برسا مردوون. آخر کامە پیاوی عقڵ دەچێ ماڵ و حاڵی دەفرۆشی و دەبێ بەکرێکی. محەممەد من ئەدەبیاتم نەخوێندووە مامۆستای پۆلی سەرەتایی بم. تۆ لاساری ئەگینا هەموو نووسەرەکان عاشقی خانوویەکی وەک ئەوەی ئەمن. ئەی خوا تۆ بۆ تێناگەیت، من حەز دەکەم ئەو جۆرە کە پێم خۆشە بژیم، ئەمە بێ ڕۆمان بنووسم. بنووسە بەڵام ژیانت ئاگرمەدا. باشە مەگەر نەمنووسیوە دەی نەدی یەک پاخشکاری کتێبیش حاضر نەبوو بیخوێنیتەوە. ئەوە قسەی تۆ نییە، ئەوە قسەی ئەو هاوڕێ باشە ئەگەر کەرەم خراپە بۆچی 4 مانگ ئێمەت بەجێ هێشت و بۆ جوانووسی ڕوت کردە تاران. هەموو شتێک تێکەڵ دەکەی. من کەی کتومە تاران خراپە. ئەگەر من 4 ساڵ چوومە تاران خۆ تۆ 4 ساڵ لەوێ بووی کە مەسەلەن کۆلیژەکە تەواو بکەی. من قسەیەکم کرد. هێواشتر آخر مەگەر نووسین کارێکی ئیداریە، وەڵڵا بە خوددا نووسەرەکانیش بۆ نووسین قەڵەمێکیان دەوێت 4-5 لاپەڕە کاغەز و چوزانە شوێنێکی ئارام. هێواشتر کارت گۆڕاوە زیبا ڕێک لەو کاتەوە هەمووشۆ لەگەڵ لەیلا دەست پێ کرد. کارت گۆڕاوە ژیانەکەی تۆی کوێر کردووە، تۆش خۆت ون کردووە، ناهێڵم لەیلا ژیان ماوێرام کات. ئاگات لێ بێ محەممەد. بەڵێ 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 نەخێر دایک و باوکەکان دوور بکەنەوە، من نیو ساعتی دیکە دێم. بەڵێ ناپارێزیت کردووە. بۆچی؟ هیچ خۆم دەزانی نابێت چاوەڕوان بین، نووسەرەکان زوو لە خەوەستن. تۆ ناوی بنێ فرە چەشنی. خۆم لێ نەکەوت. دەزانم ئەم فرە چەشنیە دووپات نابێتەوە، بەڵام ناچارم بڕۆم. باڵێ نەزەریانم خاتووە سەیش. ئەحواڵتان چۆنە؟ من خەجاڵەتم بۆ بەیانیە زووە تەلێفۆنم کرد. ڕاستی دەوێ ڕۆمانەکەیەوەم ئایستا تەواو کرد.
تەواوی شەو خەریکی خوێندنی و ڕۆمانە بوو ئەو تەلەفۆنە ناوەختەی منیش لەبەر شاگەشکەبوونە ببورن کامە ڕۆمان فەرمایشە فەرمووی خات و دوایین بەرهەمەکەت هەرچی بێ ئەگەر مەرحەمەت بکەی و بۆ چاپکردی ئەم ڕۆمانە دەرفەتێکم پێ بدەی بۆ کۆبوونەوە زۆر مەنوو دەبێت تکاکەم بەڵام چه ڕۆژێک ئەگەر ئیمڕۆ بێتی تر ئەوە کە زۆر باشە ئەمڕۆ گەورەمان دەفەرمووی خات و ئاسایش من ئەو پەڕی 20 دقەی دیکە لە نووسینگەکەم دەبم هەر کات تەشریفتان هێنا قەدەمتان لەسەر چاومە باشە مزەحمتانە بە دەیخوات لەگەڵ ئالۆ لێلا گوشەکە هەڵگرە منم زیبا لەیلا ئالۆ زیبا ئالۆ گوشیەکەم هەڵگرە لەکوێیت ئەوە چۆنە بەم بەیانیە بە خەبەری بۆچی گوشەکە لا ناوەی ئالۆ زیبا سلام خانمی ئاسایش سەلام هاتووی جەنابی نەزەریان ببینی؟ بەڵێ بەڵام وا دیارە تەشریفی لێرە نییە دواتر مزاحم دەبن نا فەرمو بۆ ژوورەوە تەلەفۆنی کردکوتی ئۆتۆمبیلەکەی خراپ بووە هەندێک درەنگ دەگا فەرمو بۆ ژوورەوە فەرمو نەمەزانی تۆ لێرە کارەکەیت چی بکەم خانمی ئاسایش خۆ تۆ لە ئەخلاقی لەیلا بەڵەدی لەوەتی هاتووینەتە تاران ژیانمان یەکسەر بووە بە جەحەندەم ئێستا چاکەکە منداڵمان نییە کوتم ماوەیەک بێمە تاران بەڵکو ئەم نێوان ناخۆشیە نەهێڵم ئێستاش کە بە هیچ جۆر ناهێڵێ بیبینم دەڵێم ئەگەر تۆ لەیلات بینی ناهێڵم لەیلا ژیانمان بشێوێنێ ببورن من زۆر پەلەمە بەڕێز نەزەریانیش خۆ نەهاتوێش نا هەتا من چایەکت بۆ دێنم بەڕێز نەزەریانیش دێتەوە هەفتەی داهاتوو لە زانکۆی تاران نرخاندنی بەرهەمەکانی تۆیە کاتێک بیستم لەباری بەرهەمەکانی تۆ قرارە قسە بکەن زۆر خۆشحاڵ بووم زۆر باشە ئاگات لە هەموو دەنگ و باسە هونەریەکانیش هەیە باشە ئاخر پیاوکە لە شوێنێکی ئەوەدا کار بکات ئاگاداری هەواڵە هونەریەکانیش دەبێتتر چی بکەمی تر گوزەرانی ژیان و ئەم جۆرە شتانە ئێستادێ تا من ڕۆمانەکەت بۆ بدۆزمەوە ئەویش دێت نازانم لە چۆم داناوە بڕوات بێ خانمی ئاسایش ئەگەر تۆم نەناسیبایە وام دەزانی شمالیەک ئەم ڕۆمانی نووسیوە لەو جگادا کە نووسی بود کاری قورسی ژنانی برنجکار لە ژێر تشکی هەتا و قاچ و خولی برینداریان بەهۆی چقڵی برنجەکەوە ڕاستە؟ جەنابەت سەبارەت بە کام ڕۆمان قسە دەکەیت ژیانی لادەی تر ژیانی لادێ؟ ڕاستە نازانم لە چۆم داناوە دوێ شەو کە خەریک بووم ڕۆمانەکەم دەخوێندەوە لای خۆم دەمکوت چۆن توانی تە ژیانی ژنێکی لادێ بەم جۆرە بە وێنە بکێشی ئەسان بڕوام نەدەکرد ژنێک بتوانێت ئاوا بەهێز بنووسێ بە قسەی من دەکەی لە شمال جێگایەک بۆ خۆت پەیدا بکە بۆ وێنە کۆختێک لە نێو دارستانێک بە سۆپا و ئەم جۆرە شتانەوەی تر بەهرەی نووسین دەتەقێنێتەوە وانە؟
داوای لێبوردنەکەم پاک بووەوە. تەختەڕەشەی تر ئەلان دەینووسی دوای تاوێکی تر پاک دەبێتەوە. سڵاوی جەنابی نەزەریان بگەێنن، من دەبێ بڕۆم. خانمی ئاسایش ئەگەر لەیلات دی پێی بڵێ ماڵەکەی شمالم دانەوە بۆ فرۆش. خانمی ئاسایش خانمی ئاسایش خانمی ئاسایش خانمی ئاسایش من بە پەلەم. دەنگیشیان دەرنەدەهات. سەلام سلام خاچ ئاسایش باشن؟ زۆر سپاس. فەرمونداریشتن ئێستا بانگتان دەکەن. هێ منداڵێک بە دنیا بێن ئەویش بە هەزار ناز و نووز و ئۆینەوە کو ئە زەمانی بەڵێ. ئێمە ئاوا بوو نەزەریانم یانە خاتووە بابە ئاسایش هیندە بۆ ناشکرن من بەڕاستی نازانم بۆ شەرمەزارم زەمانە توخوا هیندە بە خەراب جۆرەیەکی بووە دیکەی لێک مەدەنەوە ژانی بزانن منداڵ بوون هەم ژین شەخ پات شوڕی ئێمە بکاتەوە شێتی لە کردووی خۆڕانەیان دەکوت ئەم گشت گوناه و هەڵەیە لەبەر چییە؟ لەبەر ئەم دەرزی و ئەم بێهۆشیانەیە ئەو زەمانە ئەم گشت دەرزی و دەرمانە نەبوو ئەگەر کەسێک منداڵی نەبووایە هەموو دەیان ناسی ئێستا ئەگەر کەسێک منداڵی نەبێ هەموو دەیناسن هەموو لەبەر ئەوەیە کە چارە نووسمان لە بیر چۆتەوە ڕۆڵە گیان خاتووە ئاسایش داوای لێبوردنەکەم، من دواتر تەلەفۆنتان بۆکەم. قەدیم زۆر ژن لەسەر زانێ دەمردن بەڵام ئەگەر زیندوو دەرچووبایەن بڕوا بکەن حەریفی 100 پیاوان بوون تزگی ئەوەڵ تا بە سڵامەتی ئینشاءڵڵا. سلام عليكم. فەرموون. بەڵێ فەرموون. کێ بوو ئێوە ڕست سوورانی بڵاڵۆکی ڕەش خۆراکی خۆشی هەیە. کەواتە نووسەرەکە کان کاتی نان خواردن لەگەڵ مێردەکانیان هەیە. بڕوانە تو خودا هەموو شتێک بە پێچەوانە بووە ئێستێتر من دەبێ نازی تۆ بکێشم لە خوارەوە چاوەڕواند ئەجێ لە خوارەوەی تر دکتۆر ئیمانی بۆ بەشی نەشتەرگەری دکتۆر ئیمانی بۆ بەشی نەشتەرگەری خۆراکی بەڵاڵوکی ڕەش دەکرێت لە چێشخانەکەش بخورێ. بڵاڵوکی ڕەش ئەوانە لەوێ کڕیوەوە نییە؟ نەخێر ئەم خوراکە ئامادەکراوی چێشخانە ئێوە یا قوربان. بەڕاست یعنی خۆت ئەمانە دامادە کردووە نان و چای بەیانی نانی گەرم ئێستاش فسنجان و شتی دیکە چ خەبەرە کابانی ماڵێ پارێز نەکردن بیخۆ باد ڕەنگت نەبێ. قسام بکە. پەخشکارێکی نوێ بڕیارە ڕۆمانەکەم بۆ چاپکات. هەرەوە بڵێ. باوە پەخشکارە پێشوو چاوی دەربێت.
تەرەقیش نابێتەوە چاو لە چاوی من دەبڕێ و دەڵێ ڕۆمانەکەی تۆ بۆ چاپ نابێت چه فسنجانێکی بەتامە بۆ ئاوا لێم دەڕوانی هیچ نییە خەرێک بووم بیرم لەوە دەکردەوە ئەو سووربوونەی چاوت لەبەر خۆشحاڵی چاپی ڕۆمانەکەتە نەک شەو نخوونی وایە؟ ئای شێت بووم بە خوددا بەنێو بانگ بوون گرفتی خۆی هەیە ئەگەرم پاخشکارە نوێ نەبووە یا نەمەزانێکتر دەبێت چی بکەم ڕخنێ ڕۆژنامەکانی شێتیان کرد کەوایە چویتە لای نەزەریان پێت نەوت و بووم ئاتایش لەوێ کار دەکات چۆ زانم هاتووەتە تاران مەسەڵەن بۆ ئاشت بوونەوە لێلا بۆچی وەڵامی نادەیتەوە ئەو هەژارە خۆ بە کەیفی تۆ دەجوڵێتەوە ئەیوت ماڵەکەیشی خەریکە دەفرۆشێت ماوەیکە کە بەزمی گرتووە منداڵی دەوێ ئەوە خۆ زۆر باشە لێلا بۆچی خەریکی ژیانی خۆ دەشێوێنی باشە ئیتر تۆش ئێستا تۆش هەڵت پێچاوە لە ژیانی من خانم خۆی هیچ کەس بە بەشەردا نانێ ئێستا لۆمە دەکا لە من من؟ تۆ بەم بەیانیە زوویە کارت چی بۆ بەم تەلەفۆنت بۆم کرد چوزانم خەوم لە نەدەکەوت دیسان مۆتەکەی شەوانارێ گوێ مەدەیە دروستە بێت ئەوە دەڵێی چی زیب ئاخر تۆ بۆچی هەموو شتێک بەکەم دەگری ئەوە مۆتەکەی شەوانە ئەوەش قەزەی منداڵ کە حوتێکە قەرارە بە بەروز بێژی پێت گوت پێ دەڵێ ئەمڕۆ نیوەڕۆ ئەو هەموو هەوڵمدا پێ بڵێم کە چی هەر نەکرا خۆشی هەر بەلای فستنجانەکە و سوور هەڵگەڕانی چامەوە بوو پێم وایە ناچار بم ئاخری خۆم پێی بڵێم وای نا بەڕاستی پێ دەڵێ بڕۆ بابە تۆیش سەیری ها زیبا جان دەنگی من دەبیسی ئای مێشکی سەرمانت برد کەوتی تر چی بکەم باشە قاوە وا دەکات پیاو خەوی لێ نەکەوێ کەوایە قاوەیەک ساز دەکەم زۆر حەز دەکەم ئەو کتێبە نوێی کە خەریکی دەینووسی بیخوێنمەوە زۆر باشە ڕەنگە بتوانم تێبگەم ئەم ڕۆژانە بۆ هێندە دڵە ڕاوکەت هەیە کەوایە بۆ توێش قاوە ساز دەکەم زیبا نەخۆشی ڕۆحی وەکو نەخۆشی لەش دەرمانی دەوێ هەر بەم ئاسانیە ئەم دووێ تۆ کە هەمیشە دەبێتە چوار منی کوشتووە لە بەیانیەوە مەعتایە شێتی کردم لە بەرشام لا ناچێت ئاتایی لە ڕۆمانێکتا خوێنمەوە خەڵکی جێگایەک تووشی بێخەوی ببوون بیر لێ بکەوە
ئەگەر بتوانین نەخەوین تەمەنمان 2 هێندە دەبێت. بەڵێ بەڵام کێشەکە لەوەدایە بێخەوی فەرامۆشی بەدواوەیە. دێخۆ ئەوە زۆر باشە. ئارێ باشە شەو باش. بێهروز دەڵێم دوکتر مەعەزیم بەهاخۆ هێشتا لە سەفەر نەگەڕاوەتەوە. کاتێک گەڕایەوە بە چاوان ئەچین بۆ لای. فۆرمی تاقیەکەت هێناوە؟ سەلام بەخێر بن. چەتە؟ هیچم نییە. وای زیبا ئەگەر جوابی ئەم تاقیکردنەوەت ئەرێ بێت چەند مانگی دیکە جاوەرە خۆت ببینە. لەیلا فەرمون خانم ئاسایش. بڕۆ. ببوورە دەتوانم من تەلەفۆنێک کاکەم فەرمون. ئەوە هەواڵی خانم ئاسایشە ها. ببورن ئێوە هەواڵی خاتو ئاسایشن؟ بۆچی دەپرسی؟ ڕاستەکەی ئەمن هەموو کتێبەکانی خاتو ئاسایشم خوێندەتەوە ئەو چەنددارش هاتێرە ویستم پێی بڵم بەڵام واژۆ دانەیەکش لە کتێبەکانم بۆ بێنێ زۆری سپاس دەکەم. باشە بدە بۆ من. ئەمە بۆ کوێ دەچێت؟ زیبا! هەواشتر زیبا! بە نەفرەت بی. هێواشتر زیبا! ئارامتر وریابە! وریابە! زیبا لایتەکە سوورە! ئەی هاوار! ڕایگرە زیبا! ڕایگرە زیبا پێت دەڵێم ڕایگرە! دەی یانە چی؟ دەی منداڵت نابێت چییە؟ دەبێ خۆت بکوژی؟ ئەوە خۆ یەکم دوکتر نییە ئەم قسەی بەتە گوتووە. پیاوی نەفرەتی نازانم بۆ لەزێنم ناچێتە دەرەوە. چوزانم بابا. وەرە لە جێ من دانیشە من خۆم لێ دەخوڕم. ترسام. قاوە ساز دەکەی؟ ئەرەیتر مارێ دوان ساسکەم. ئەرێ دوان سازکە لە باوێشک لێدان باشترە. زیبا دەڵێم مشتومڕکردن لەگەڵ کەسێکی کە لە ڕاق کە تەواوی تەمەنی لەگەڵ ساڤلۆن و بێتادین و پەنس و چەقۆ بووە ناخۆشەوە نییە؟ یانی چی؟ من و تۆ هەرگیز نەمانتوانێت لە قسەیەک تێبگەین. ڕەنگە لەبەرەمەیە کە لەم 2-3 هەفتەی هەرجار کە لەبارەی خەونە ئاڵۆزەکان قسەم لەگەڵ کردی هەڵچووی. کارم بە کێشەی نێوانمان نییە. هەرچی بێ لە نێو ماڵێکدا دەژین. پێم وایە بتوانم وەک هاوڕێیەک لانی کەم جۆ بۆ کێشەکانت شلکەم. عتایی ئەناسی؟ ئەو کابرا زۆر بڵێە؟ شوەکەی لەیلا 1-2 مانگە هاتووەتە تاران.
لە پاش کارەکە نەزەریاندا کارەکات. بێروز خەریکە شێتە بم. سەرەتاکان تەنیا هەندێک شتی تەموو مژمەدی کە لە حاڵەتی بێهوشی و نێو نەخۆشخان و ئەم جۆرە شتانە بوو. بەڵام ئێستا خەونەکانم خەریکە وردە وردە ڕوونترە بێت، وەک ژیانێکی ڕاستەقینە. دوێنێ شەو ئاتایم بینی کە لەسەر سرم ڕاوەستاوە و بەنێو بانگم دەکات. ئەم شەویش لە ماشینێکدا بووین و بەرەو باکوور دەچوین. هەر هات و هاواری دەکرد. بێروز بۆچی ئەم ئەتاییە هاتووە نێو خەوەکانی من؟ دەزانم لە خەمساریەکەی ڕۆژەی من زۆر دڵتێشەوە، حەقیشتە، بەڵام بەرحاڵ من ئامادەم هەر کات ئەم بفەرمووی یەکتر ببینین. چاوەڕوانی تەلەفۆنی جەنابتم، خوات لەگەڵ. دانیشتی دکتۆر، بۆ ئەمڕۆ بەسە ماندوو بووم. لەو ماوەیەدا وا من نەبووم چیت لە خۆت کردووە؟ زۆری لەسەر مەڕۆ ڕاکردنەکانی پێشوو لەبیر چۆتەوە؟ لەوە نەگەڕێ، بڵە گرفتت چییە؟ فەقیرە زیبا حەقێتی، تۆ لە سڵاوێکی ئاسایش نیشانەی جرێشۆرە و ئۆدی باشکرا دەکەی. سەیرە کەوایە هێشتا زیبا خان گرفتەکەی هەرماوە؟ نەخێر، وا دیارە ناتوانم لە تۆ ڕابکەم. لە ناکەو بە کۆمەڵە بێروزجان، شتێ لە نێوان من و تۆ و زیباخان و ئەو باخەوانی پارکەدا یەکێکە. بەڵام ئێمە قەت سەرنجی نادەوێت. ئێستا هەروانە ناکاو بەبێ هیچ هۆکارێک لە نێو خەوی ئێمەدا هەڵدەقڵێەوە ئێمە بێت چارە دەکات. تێگەیشتی؟ خەریکم تێدا دەچم ئازیم بەها. تۆ خۆت لە هەموو شتێکی ژیانی من ئاگاداری. من دەستم لە هەموو شتێک شت بوو. کارمان بە جیابوونەوە گەیشت بوو لەپڕ ئەخلاقی تەواو گۆڕا. تا دووسێ مانگ لەمەوبەر تەنانەت من کە هاوسەری بووم بە پیاوەدا نەدەنا چت بگا کەسانی دیکە ئێستا هاتووە ئیمزا دەدا بە من چاکی و چۆنی دەکا چوزانم لە خەواڵ دەستێ نان چێش دروست دەکا. مەسەلەن منی چارە ڕاست چێژی بەختیاری دەچێژم، بەڵام کاموسەکان ژیان میتەنیوە. دەڵی چ بکەم؟ بڵێم هەوەیەک ڕۆمان نەنووسێ، بڕۆنە سەفەر، بڕۆنە جێگایەکی خۆشکەش و هەوا وەکو باکوور. بۆ تۆ کە هیچیت یا ناچێ بەردەوام بە حتمما دواتر دەگاتە ئەنتالیا و دوورگەکانی قەناری. من لەم دنیادا زۆر گرفتاریمێ دکتۆر، چۆن نەخۆشخانە جێبێڵم و بچم بۆ سەفەر. کەوایە چاوت دەرێ ئەوەندە بێخەوی بچێژە هەتاکو هەناسەت قفڵ بێ. عەزیم بەها ئەگەر ژنێک لە باتی مێردەکەی بیاوێ کەسێکی دیگە لە خەودا ببینێ ماناکی چە؟ وەتم خۆ تۆزێ نەشۆرە گوێ ناگری. بێروژیان بڕۆ بە باکوور، لەوێت کەی گۆشت و منیشک و هەوای خۆش. تۆزێ عاشقانە بڕوانە بۆ ژیان، عاشقانە. بەژێ مای دکتۆر گیان.
لەبیرتە ئەو شەوەی کە ئۆتۆمبیلەکە لە ڕێگا داشکا ناچار بووم لەو بارانەدا بچم چاکی بکەمەوە هەر هەموو گیانم خوسا بوو تۆ و ساحلیش کۆڵێک پێم پێکەنین ئێستا تەخت بۆی خەوتووی و مێشێکیش لێ میوان نییە کە من لەسەر ئەم کورسی خەوم لێ ناکەوێت زۆر نامەردیە هەستە کەمێک جێگامان بگۆڕین ئێستا لەبەر من نا لەبەر ساحل هەستە شتێک ڕووی داوە؟ باڵێ چی؟ نا من هیچم نییە حاڵم باشە هاتبوومە ئەو پەخشکارە چی؟ باکوور؟ نانا بۆ ئەمڕۆ نۆرە بە کەس مەدەن نانا کاتێک گەڕامەوە بۆ خۆم تەلەفۆنتان بۆ دەکەم بوژانەوەی مێشکە خۆت وتەنی فەرامۆشی با بچینە باوەشی سروش بەڵکو هەموو شتێ لەبیر بکەین بژڵەی نەفایدەی نییە چونکە مافیوی تۆیان بۆ کاتێکی وا سازووە خراپ نییە من و تۆ بەینابین ببین بە ژن و مێردێکی قەدیمی دروست و حسابی ماسی خانم نەو دەریا چاشێوی دەبەسەریا کۆتاڕێگا ورداوەرد شیرین شیرین خرتا خرد ماسی خانم کەوشینۆ ماڵەکەیان حەوشینۆ جیجی زەردەواڵە بوو مناو ئەو بەرماڵە بوو ماسی خانم کەوشینۆ ماڵەکەیان حەوشینۆ جیجی زەردەواڵە بوو مناو ئەو من ناهێڵم لێ ژیان مام شێوێنێ ڕایگرە وتم ڕایگرە بێروس ساحل 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 ناوی مەهێنا دڵە ڕاوکیان برێت ڕێک بەگەوەی مناڵی خۆ لە نەخۆشخانە بێدوانیە ئەخر بنیادەم قات بۆ ئاتایی بێتە ناو کام و سەکانت قۆستر لەوت نەدەناسی ئازارم مەدە بێروس ئەخر خۆ خەتای من نییە هەستە بڕۆین باکوور تاران ئیتر منیش خەریکە باوەڕ دەکەم ئەگەر کەمێک بڕۆینە پێشەوە یەکسەر دەچینە ناو دۆڵەکە دەبێ بچمە نەخۆشخانە هەوڵە دەم زوو بگەڕێمەوە
ئەوە تۆی زیبا؟ لێرە چیەکەی؟ وەرە ژوورۆ. عتایی لێرە بوو؟ چی؟ ئەڵێم عتایی لێرە بوو؟ ساحلیشی لەگەڵ بوو؟ ساحلێ ترکەیە. لێلا من خۆم بە چاوانی خۆم دیتم کە ساحل. ئەرە تو چیتە زیبا؟ ئەم خەونانە تۆ وردەوردە خەریکە هەمومان تووڕە دەکات. ئەتایی هاتبوو بڵێ دەگەڕێتەوە بۆ شماڵ هەرەوە. ئەمە چییە؟ بووکەڵە. بووکەڵی کێیە؟ ئەوە چی دەڵی تۆ؟ بووکەڵی تۆی تر. بووکەڵی من؟ تۆ بۆچی وات لێ هاتووە زیبا؟ لەبیرت چووە بووکەڵەکەت دا بە من بۆتی چاک بکەمەوە ها؟ نابینی بنهەنگەڵی دراوە. تۆش کە بە قوربانت بم نازانی دەرزی بگریتە دەستت. ئێستا من نازانم چۆن بۆ مێردەکەت فسنجان سازەکەیت. چی بوو زیبا؟ ئەوە بۆ کوێ دەچی؟
خۆ بە زیباگیان زیباگیان زیبا حاڵت باشە زیبا زیباگیان حاڵت باشە باشی خاڵێکی هەیە خاڵێکی چکۆلا لە ژێر ملی ڕێک ئالێرا هاتە باوشم منیش گرتمە باوش بەخوا لێلا گرتمە باوش ئەم بوو کەڵەش لەنەو دەستەکانی ئەودا بوو ئەگەر نییە بۆچی من دەیبینم ئەگەریش هەیە بۆچی لە نەخۆشخانەدا نییە کاتێککە من بێهۆشم دێت من خەریکم شێتە بم ئەرێ لەیلا من خەریکم شێتە بم خۆزگا دەچون بۆ شماڵ لێرە نەبووی ببینی خەریکە چ دەکا هێندەی نەما بۆ تووشی ڕووداوی هاتشۆ بین ئەو دڵی منداڵی دەوێ وەڵا جوانە ئەو نازانێ منداڵ چۆن بگرێتە باوەش ئەو هەموو خەڵکە منداڵیان نیە دەبێ خۆیان شێتکەن لە ڕاستیدا زیبا پێ خۆش نەبوو ئێوە بزانن بەڵام ماوەی کە دەچتە لای دوکتری ژنان واتە تاقیکاری و شتی لەم جۆرانە کاک بێروز کێشەی تۆ منداڵە ساحەڵ هەرەوەیە کە لە ڕۆمانەکانتدایە ئێستا بۆتە منداڵت لە باوەش یەکەی لەگەڵی دەژی بۆچی هیچر بە من نەگوتۆ من شتە تایبەتیەکانی ژیانم دەبێت لە زمانی لەیلا و بەبیسم چی دەوێت لە ژیانی من تۆ خەریکی لەگەڵ خۆت چی دەکەی زیبای ئاسایشتت لێ سندوم وە چ ژیانێکە گریمان منداڵتە بێ تۆ دەزانی ئاگاداری لێ بکەی دەزانی منداڵ چیە دەزانی چۆنی بەخێو بکەیە زیبا گیاندەنگم ئەبیستی زیبا لەگەڵ تۆمە زیب ئەگیان ئەوە بۆ هەڵدا لێر زیبا قوربانت بم ها ئارام بە ئارام زیبا ئارام بە دەی سەرەتا تەنیا یەک تانگ بوو هاژیری ئامبۆڵانس هۆڕنی لۆڕی لێکدانی ماشین بێروزەی وت شتێک نییە بەڕاستیش هیچ نەبوو بەڵام نازانم بۆچی نیگەرانی دەکردم هەر هەستم دەکرد بڕیارە شتێک ڕوو بدات بەڵام ئێستایتر تەنیا خەونێک نییە دەیان بینم لەگەڵیان قسە دەکەم یەکێکیان کە مێردی خۆتە ناوی چی بوو؟ محەممەد ئاتایی مێردی لەیلا لە پاخشکاریکدا کارەکات لە خۆدا ناوی محەممەدە
لە خەودا جۆرێک لەگەڵم قسە دەکات وەک بڵێ عمرێک پێکەوە ژیاوین. دوای زانیت کە کچێکتەیە ناوی ساحلە دوایش ئەو بوو کە بەنیو دەزانم زۆر گاڵتە جارە دەزانم بەڵام بەدەست خۆم نییە ئێستش کە بە خەبەرم کە گوێم لە ناوی دەبێت دڵم دادەکەوێت لە ڕاستیدا هەرچی دیومە تەنیا کاموسێکە بەڵام کاتێک دەخەوم دەبێتە ڕاستەقینەی ژیانم وەک بڵێ بەڕاستی لە باکوور دەشیم مامۆستای قوتابخانەم ئەم کابرا ئەتایی مێردمە خراپیەکەی لەوەدایە هەرچی لە خەودا هەیە لە بێداریشتا دەیبینم بەس بە پێچەوانە لێلا دێتە خەوم هاوڕێمە بەڵام ئەو ڕۆمان دەنووسێت من 5 ڕۆمانم نووسیوە بەڵام ئەو نووسەرە لێلا بە هیچ جۆرە ڕۆمان نانووسێت ڕۆمانەکانی منی پێی خۆشە بەڵام کارەکە شتێکی دیکەیە بۆچی ئەو بووکەڵەیەوە لێلا دەڵێ من خۆم پێم داوە لە خەودا لەتە ساحلدای بینم ئەو دەمەخرێوە دەڵێ وەک بڵێ من و ئەو کەسەکە مێردمە محەممەد ئاتایی خەریکین لە ماڵی لێلاوە لە تاران دەچین بۆ باکوور کە لە ڕێگادا دەبێت بە دەمەقڕەمان هەم من و هەم ئەو پیاوەکە مێردمە محەممەد باڵێ ئەو خۆیە لە باکوور مامۆستاین و ئەو کات لێلا بڕیارە چیرۆکێک کە من نووسیومە یارمەتی بدات کە زۆر گاڵتە جارەنا لێلا تا ئێستا خۆی هیچی نەنووسیوە دەی لەیلا بڕیارە ئەو ڕۆمانەی وا تۆ نووسیوتە بیدا بە پاخشکارێکە بیخوێنێتەوە باشە کەوایە لە خەویشە ڕۆمان دەنووسی بۆ جۆرە کە نا یانێ زۆر حەزی پێ دەکەم بەڵام ناکرێت لە خۆدا من ئەسڵەن شتێک نیم کەسێکی ئاساییم لە بەرامبەرمدا محەممەد لە خەومدا پیاوێکی باشە هەر ئەم بەڕێز ئاتایە شەڕەکەتان لەسەرجی بوو وەکو شتی من دەڵێم بین بۆ تاران ڕەنگە بارودۆخمان بگۆڕدرێت بەڵام ئەو قبوڵی ناکە هەرێ شتێک لەم جۆرە دوایش ساحل وەکو بڵێ حاڵی زۆر خراپە بەدەست خۆم نییە من بۆی ساحل هەست پێ دەکەم دەڵێ ساڵانێک لە باوشمدا خەوتووە تانگی پێکەنینەکەی لە گوێمدایە وەک بڵێ لە فەراموشیەک بیتە دەرەوە دوای پێیت بڵێن کە ئەم کچە چکۆلا کچی خۆتە ڕایگرە کاک بێروز ئەتایی لێرە چی دەکات؟ بڕیار بوو بچێتەوە بۆ شارەکەمان ببوورە چەند جار پێت کاری چی بۆ هەژارە بۆچی هاتوویتە ئێرە ها؟ با بڕۆین پەیوەندی بێمەوە نییە ئەی بۆچی مزاحمی من دەبی؟ لەیلا تکات لێکم بە شوێنی مندامەیە تەواو بوویتر لەیلا دەبێ بۆ ڕوون دەکەمەوە لەیلا تو گیانی عەزیزم بڵێ بزانم من دەبێ بۆ ڕوون کەمەوە لەیلا چی؟ بڕوانە ئیتر مزاحم ئیجازە بدە تۆ ماوەتم دەبا مەقسە بکەم زیبا لەیلا خۆ تۆ نایەوەی مەقسە بکەم ئەگەر دەتهەوێ بەڕاستی دەتهەوێ شەڕێکی باشە زۆر منەوە هۆشم ناوی توێ فەرموو ئەخر تۆ چیت لە من دەوێت؟ ڕاوەستە بەوانە بڕۆنە من دەبێت لەگەڵ ئەم بەڕێز ئەتایە قسە بکەم دەویست بزانێت تۆ بەشداری دەکەی لە کوبنەوەی نرخاندنی بەرهەمەکاندا وەک شتە نەزەریان دەیهەوێت تۆ لەوێ ببینێ تۆ خۆ ناتەوێ بچی بە قوربانت بم حوسەڵەت هەیە؟
باشە ئەوەش لەوە ئاخ ببوورە خات و سعادەت سبێنی چوار دوانیوە ڕوو چاوەڕوانتە لەبیرت بێ بە بەهروز بیژی دەی ئێستا بچین بۆ کوێ؟ من دەبێ بڕۆمەوە بۆ ماڵ بڕیار نەبوو پەڵبوو بیانۆ بگری ها بەرنامەی ئەمڕۆت لەسەر منە خەریک بوو لە بیرم دەچوو بیگرە ئەمە چییە؟ بۆنی پێوەکە؟ بۆیکی سێری هەیە وەکو گوڵی مریەم ئەم بۆیە بۆ من زۆر ئاشنایە وەکو بڵێ ماوەیەکی زۆرە کە ئەم بۆیە ئەناسم دەیشێتە لەبەر ئەوەیە کە من هەمیشە لەگەڵ تۆم لە عەترێکەی خۆمە لە دوکان بۆتم هێناوە بڕینەوە بۆ ماڵ ماڵێ؟ وتم بڕینەوە بۆ ماڵ ئەمەوێ نووسراوەکانم هەڵگرە یانە چی؟ لەیلا بەکو شێتەکان لەگەڵ من هەڵسو کەوتمەکە من هێشتا عەقڵم لەسەر جێی خۆیەتی وتم من بگەنە ماڵەوە ئەمەوێ بچمە کۆڕی ڕەخنە و لێکدانەوە باشە هەر جۆرێک پێت خۆشە سڵاو سڵاو بۆچی لە دەرێ ڕاوەستاوی چاوەڕوانم ئامادە بێت بڕۆین بۆ کوبوونەوە بەم حاڵەیەوە ڕاستیەکەی دیم زۆر حەزەکە بڕۆین نیش تەلەفۆنم کرد بۆ دوکتر عەزیم بەها ئەویش نەیاری نەکرد وتی بۆی زۆر باشە سەلام سوار بن بە ئۆتۆمۆبیلەکەی من دەچین من حاڵم باشە تۆ بە کارەکەت ڕابکە کارێکم نییە لەبەرەوە من لام وایە ئەدەبی نووسراوی هەر وڵاتێک بەواتێک ڕنگدانەوەی بارودۆخی کۆمەڵاتی و پرۆسەی گیانی گشتی ئەو وڵاتانەیە ئێستا ئەگەر شێوازێک بۆ نووسین دیاری دەکرێت ئەویش سەرچاوە گرتو لە دۆخی کۆمەڵایەتی و ڕەوشی ئێستای ئەو کۆمەڵگایەیە من لەسەر ئیزنی ئێوە بەڕێزان ڕۆمانەکانی خانمی ئاسایش دەکەم بە دوو بەشەوە یان لە ڕاستیدا یەکێک لە ڕۆمانەکانی ئەو بەڕێزە لەوانی دیکە جیا دەکەمەوە ڕۆمانێک کە خانمی ئاسایی بە جیهانی ڕۆژنامەگەری و ئەدەبی ئەم دنیای ناساندووە کەسایەتیەکانی ئەم ڕۆمانە واقعی و هەست پێکراو دێنێ بەرچاو شتەیە کە بەداخەوە لە بەرهەمەکانی خانمی ئاسایشدا دوو پات ناکرێتەوە لەبەر ئەوەیە کە ڕەنگە هۆکاری سەرکەوتووی لە یەکەم ڕۆماندا بگەڕێتەوە بۆ ئەزمموی ژیانی خانمی ئاسایش لەو قۆناغە تایبەتێدا هەرچەند کە من لام وایە ئەوە کێشەیەکە کە لە بەرهەمی زۆربەی هونەرمەندانی ئەم وڵاتەدا دەبینرێ ڕەنگە هۆکارە سەرەکیەکەیشی دووربوونی هونەرمەندان لە ژیانی ڕۆژانەی کۆمەڵگای خۆیان بن باسەکەم لەسەر ژیانێکی ئاسایی نییە بەڵکو کۆی پرسەباوەڕی ڕەفتاری و کۆمەڵایەتیەکانی نەوەیەکەکە ئێمە ساڵهایەکی زۆرە تەنیا یەخسیری فۆرم و بیچمی بەرهەمی هونەرین شێوازەکان شێوەی جێبەجێکردن و خستنە ڕووی بەرهەمی هونەری ئێمە هونەرمەندانی ئەوەندە بەخۆیەوە خەریک کردووە کە بەداخەوە ناتوانین بچینە سەر ئەو بابەتە سەرێکیانەی ڕۆژی کۆمەڵگاوە
چووە بۆچی کەسانێک خەریکین کاری هوەری دەکەین و بۆچی کەسانێک خەریکین دەنووسین گەل لە ڕەخنە پێی بە حاڵی خۆ بەرین ڕێک دەبێ هەم حاڵی دنیا و حاڵی دین ڕێگەم بدەن کە با پرسیارەکەم دووپات کەمەوە. ئەوە چی بوو؟ خانمی ئاسایش خاتو ئاسایش زۆر خۆشحاڵم لە بینینتان نەزەریانم خاتو ئاسایش بڕوانن من گوێم لە قسەیەم ڕخنەگرانە نییە بە بڕوای من ژیانی لادیەوە شاکارە بڕوانن من تەنانەت وێنەی سەر بەرگەکەشی مامادە کردووە بەس تۆ فەرموو من گەرەبەستەکەی چۆن بنووسم ئاساییەکەی کە سەڵی 12ە بەڵام من چاردێشم قبوڵە جەنابە چی دەڵێ چی ئەرێەوە تۆ خەریکە چیەکەی زیبا بۆچی هاتوویتە دەر؟ لەکوێیە؟ چی؟ ئەتایی ساحلیشی لەگەڵ بوو ساحلی ترکیەیە ئەتایی لەکوێیە؟ بڕوانە پێم گوتی ئەتایی گەڕاوەتەوە بۆ شمال خەریکە چه بەڵایکم بەسەر دێت ئەو لێرە چه باسە مشکی میتر کار ناکات خەریکم شێتەمەم خوددایە دیتەوە کابراایە چەند قسەکانی هەڵیت و پاڵیت بوون جۆرە قسەیەکرە وەک بڵێ ئازانە پەیوەندی من و بەیتون لە سەرەتای زەماوەندەکەمانە چۆن بووم ئێستا چۆنە؟ باشە لەسەر خۆمە زیباگیان ئارامە ناتوانم ئیتر ناتوانم بنووسم پەخشکارەکان زەمانێک بۆ ڕۆمانەکانم سەر و دەستیانەشکان بەڵام لەسەر ڕۆمانەکانمان هێنەوە گرێبەستی چاوی کتێبەکانی شتێکەدەنەوە دواتر لە پڕ نەزەریان دەردەکەوێت و باسی ڕۆمانێک دەکا کە من نەمنووسیوە ژیانی لادی چییە لەیلا ئاتایش باسی دەکرد من خۆ ڕۆمانی وام نەنووسیوە لەیلا ژیان لادایت زیبا لەبیرت نییە خۆم لێم وەرگرتی جام بە نێزەریان زیبا تۆی؟ ئەوە تۆ لێرە چیەکەی؟
هاتوون پێکەوە بچین بۆ پەوەرشکە. باشە هەندێ بەسە بە ئامادە بم. لێرەی؟ ئۆخە یادی بەخەیر دەڵێ دوێ نەبوو زیبا. بۆچی من لێرە بەم جۆرەم؟ لەبیرت نییە؟ پێت خۆش بوو بە چارشەوەکەی من وێنە بگری. ئەمە چییە؟ قسەی سیر دەکەی زیبا. ئەتۆ بۆ وات لێ هاتووە زیبا؟ ئێستا لەبەر ئەوەی کە من لە دوکانی کەلوپەلی ئارایشیدا کار دەکەم ناتوان چوار لاپەڕی کاغەز ڕەش بکەم؟ لەکوێوە دیارە؟ ڕەنگە ئەگە منش دەتاران ژیابام ئێستا بۆ خۆم نووسەرێکی ناودار دەبوو. بەڵێ چی بوو دکتۆر ژیان؟ چی بووە؟ مناڵی تر بێروژیان هەڵاتنی بەیانان بوو بۆتە بیرەوەری بیبە ئەوێ کچێکی جوانی گوپن هەڵگرێ و تەواو. ئەلۆ بێروز ئەلۆ بێروژیان. زیبا گیان زیبا چی بووە؟ ساحر چی؟ لەوێ خۆ کەسی لێ نییە. لە چاوی منداڵ ئاوای لێ هاتووە. ئێستێش ئەگەرەوە ئێستا منداڵێک برێتەوە هەموو شتێک چاک دەبێت. ئەوە یەکێک لە بەناوبانگترین نووسەرەکانی وڵات زۆر من و لەسەر خۆیە. منداڵەکان زووکەن دێ؟ ئافرین بڕۆن بەرە تۆش. با بڕۆینە خوارە قسێکیش لەگەڵ خۆی بکەین. زیبا زیبا بۆ کوێ دەچی؟ ڕۆی باشە دەی. دکتۆر محەممەدی بۆ بەشی دڵ دکتۆر محەممەدی بۆ بەشی دڵ. سەلام خاتووە سایش ئێوە لێرە چیەکەن؟
بەڕێز دکتور لێرە نیم بەشی منداڵان لەکوێیە؟ بەشی منداڵان ئەی ڕۆخانە پەرستار خواوەرە بە فریام گەوە ئەی خوانە پەرستار خوا منداڵەکە ئەی هەوار خودای چی بکەم منداڵ ئالۆ بەڕێز دکتور ئالۆ چی بکەم دخوا منداڵم لەوێ ماوەتەوە ئەی هەوار زیباگیان بۆ لێرە خەوتووی دەست لە من مەدا تۆ لێرە چیەکەیت؟ کاک بێروز کاری هەبوو گوتی من سرت لێ بدەم من بۆ ئەوام لێ هاتووە لەیلا ئارام بە قوربانت بم بۆچی وا هەڵدەلەرزی بە خوددا من تااقەتم هەیە تااقەتی ئەوەم هەیە پێم دەڵێ لەیلا
چیت پێ بڵێم ها ساحل حاڵی باش نییە نەخۆشە ئەرێ یعنی نازانی لێلا محەممەد حتممە نەزانێت باوڕێ بۆ ئەوێ بۆ پاخشکاریەکە ئەو حتممە ئاگادارە ئەتایی بۆچی دەبێ بزانێ باشە چی دەبێ بزانێ چەند جار پێت بڵم زیبا ئەو هەژارە گەڕاوەتەوە بۆ شماڵ تێدەگەی ئێستا ئیتر ئەو دێتە خەوی تۆ بە قوربانت بم خەریکی وڕینە دەکەی وتم دەست لە من مەدا مناڵەکە چی لێ کرد ئارام بە زیبا کام مناڵ ئەمە چییە نازانم چییە وێنێ ساحلە هەرەوەی کە هەمیشە لەبەر چاومە لە وێنەکانی بێروسدا بوو زۆر چاکە ئەی دۆزینەوە تۆ جارە وەرە بچینە ژوورەوە وەرە زیبا بۆ کوێ دەچی زیبا لەگەڵ تۆمە ڕاوەستە زیبا چی بووە خاتی وەسایش ئەتای لێرەیە هەڵتان باشە ئەتای بەم نیوەشەوە لە قوتابخانەدا چی دەکا قوتابخانە ساحلی من لەکوێیە یانی چی دەی دیارە ڕاز لە پشتەرە دانیشتووە تو خودە لەگەڵ یەکە شەرمەکە ئاگاداری بێ محەممەد لەسەر خۆبە لەسەر خۆبە ناڵەکەشت دەردێنی ژنەکەیشت چاکە لەسەر خۆبە
زیبا زیبا گیان توی محەممەد من لەکوێم لە بەشی ئایسیودا 2 هەفتە لە کۆمادا بووی مخەریک بووین دەهاتینە تاران کە تووشی ڕووداویات چۆ بووین خوایە شکرت تەواو بوو چی؟ خەونێکی ترسناک ساحل لەکوێیە دایە دایە دایگیان زیبا گیان میوانمان هەیە لەم 2 هەفتەی کە لە کۆمادا بووی لەیلا خانم و کاک بەهرۆ زۆر کەوتنە زەحمەتەوە باشی عەزیزەکەم زیباگیان سلااو نامەکەتم خوێندەوە نەجارێک بەڵکو بەقەت هەموو ئەو ڕۆژانەی کە چاوەڕوانی وەڵامەکەی بووی زۆر ئەستەمە بە وشەکان بتوانم هەستی خۆم دەربڕم تۆ لە مۆتەکە تابووی بە لەیلا بەڵام ڕەنگە هەرگیز نەتزانی کە لەیلای تۆ لە حەسرەتی ئەوەدا ببێ بێت بە زیبا بە سەرهاتێکی سەیرە لە چیرۆکێک دەچێ چیرۆکێکی باوەڕ نەکراو چیرۆکێکی زەینی زیبا لێت مەمنونم کە هەموو شتێکت بۆم نووسی هەرچی بێ دەستی چۆلەکە چکۆلەکە چۆنە پێم وایە تا ئێستا دەستە جوانەکەی لە گەشت دەرهێنابێت دایگیان دەستم ئەی بە قوربانی دەستت بیستم گەڕاویەتەوە قوتابخانە کەوایە دیارە تەواو چاک بوویتەوە کچێ هەڵس و کۆت لەگەڵ ئەو هەموو منداڵە زۆر خۆشە سەلامون عەلەیکۆم ماسی خانم نادەریا چەسەویدا بەسەریا کۆتا ڕێگا وردە ورد هێدی هێدی خەردا خەر ماسی خانم کوشینۆ ماڵەکەیان هەوشینۆ جیجی زەرداواڵە بوو مناڵ ئەو بەرماڵە بوو ماسی خانم کوشینۆ ماڵەکەیان هەوشینۆ جیجی زەرداواڵە بوو مناڵ ئەو بەرماڵە
خۆشحاڵم بۆ چوونت گۆڕاوە تاران شتێکی زۆری پێنادای بەوتەی محەممەد و خەونەکانت کۆختێکی دارین لە دارستانێک و زووپایەک و ئەم جۆرە شتانش خۆی دنیایکی هەیە لەبیرتە بەردەوام ئەتوت کۆخێکی گوندی و سومپایک و ئەم جۆرە شتانش خۆی دنیاکی هەیە من؟ نایەتە بیرم بابا وەرە دەبێت جوڵانە بکەم وەرە گرنگەوەیە کە شاعروتەنی هەرچی کە یارم بی هەوێت زیبای ئاسایش بەڵام زیباگیان نەزەریانی بێچارە ئەو پیاوە نییە کە لە خەیاڵتدا دیتە چی بۆ دکتور جانمان ببووی پەخشکارێکی مایە پوچە کە هەموو شانازی ژیانی هەوڵدان بۆ چاپکردنی بەرهەمە ئەدەبیە گۆرەکانە تۆزت لێ هەستاند کچێ هەر کەس ڕۆمانەکەتی خوێند وتی زۆر بەدڵمە قسەی چاپی دووهەمی دەکەن ئێستا لە هەموو کوڕە ئەدەبیەکاندا ناوی لەسەر زمانانە چاک خەریکی بە پێشدەکەوی کچێ وا دیارە دەبێت ماڵەکەم زۆر خاوێن بکەمەوە با ئەوە زەفت نوۆشە گیانتان ئیتر ناچمە لای ئەزیم بەها حەبەکانی ئاسابیشم هەمووی فرەدا هەرچەند ئەو حوتویەک جارێک خۆی دەکاتە میوان و دەزانێت کە چارەسەری دەرونی هەر بەردەوامە پێت سەیرە ئەگەر پێت بڵێن تاریفی چێشتی من دەکات بێهروز زۆر حەزەکە لە دایەنگە منداڵ بێرین حەقیشی هەیە بەم جۆرە ڕەنگە ئێمەش گەرم و گورتر بین هیوادارم ساحل ئەو دیاریەی بەدڵ بێت کە بۆم ناردووە بە نرخترین شت بوو کە هەمبوو لەدایک بوونی پیرۆز بێت هاوڕێ کۆنەکەت لەبیر مەکە لەیلات لەبیر نەچێت ئەگەر لە کات و ساتە خۆشەکانی ژیانتدا یادم بکەی تەنیاییەکانم کەمتر دەبێت